بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە ژیانی دنیادا پێویستە مرۆڤ کەسێکی دەست بەخێر بێ، دەم بەخێر بێ. ئەم دنیای هەر کۆتایی پێدێ، ئەوەی کە بۆ هەمومان دەمێنێتەوە بریتیە لە زمان بەخێری و دەست بەخێری. زۆر بەداخەوە کەسانێکن خۆپەرستن، تەنها و تەنها خۆیان دەوێ. بەڵام خێرەومەندیش لە ژیانی دنیادا ڕێگاکەی بە گوڵ و گوڵزار نەچندراوە. تۆ بزانی ئەگەر کەسێکی باش بووی ئەبێ بەس تەنها تووشی خەڵکی باش بی، بەخوا جار هەیە تووشی خەڵکی خراپیش دەبی. با بچینە خزمەت پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێ. لە زنجیرە باسی ئاگاداربەدا بە جەنابتان بەخۆشم دەڵێم لە پێش ئێوەدا با ئاگادار بین، بەردەوام قورئان بخوێنینەوە. مانگی ڕەمەزانە، مانگی قورئانە، با لە هەموو شتێک زیاتر گرنگی بە قورئان بدەین. لە قورئاندا باس و بەسەرهاتی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ بەگشتی پانتاییەکی گەورەی قورئانەکەی ئێمەی داگیر کردووە. بەڵام ئەمانە چیرۆک نین، ئەمانە بەسەرهات و حیکایەت نین. قورئان مەصدەرە، مەرجەعی ژیانی ئێمەیە. بەسەرهاتی ئەم پێغەمبەرانە سەلامی خوا لە هەمویان بێ، لە پێغەمبەری خاتەمیش محەممەد صلی الله عليه وسلم. ئەم پێغەمبەرانە ڕێنماییکاری ئێمەن، قودوە و مامۆستای ئێمەن. موسا پێغەمبەر وەردەگرین، باسی ئەو مەشهەدە دەکەین کاتێک کە هەڵاتووە لە وڵاتی خۆی لە میسر، لە کۆشکی فیرعەونە هەڵات، میسری بەجێهێشت، خائیفەن. قورئان ئاماژە بەوە دەکات زۆر ترسا بوو، حەقی بوو. فیرعەون و دار و دەستەکەی پیلانی کوشتنیان دانابوو، لە ڕێی دۆستێک و خۆشەویستێکەوە لە کۆشکی فیرعەونەوە هەواڵی ڕازگۆیانەی پێگەیشت کە بڕۆ، من دڵسۆزی تۆم، ئامۆژگاری کاری تۆم، وەڵڵاهی دەستیان بدگاتێ دەتکوژن ئەی موسا. بەترسەوە وڵاتی بەجێهێشت، ڕووی کردە وڵاتی غەریبی، گەیشتە شارێک کە مەدیەنە، بێژنە، بێپارەیە، هیچی لەگەڵ خۆیان نەبردووە، بێکار، بەڵام خۆپەرست نییە. موسا دەستی خێری هەیە لە هەر شوێنەکا بێ. کاتێک کە دەبینێ بەسەرهاتەکەی لە قورئانە لە چەند شوێنە تۆمار کراوە، دوو کچ بە حیا و حورمەت و داپۆشرا و بە ئەدەب کە شوانی مەڕی باوکیان دەکەن لەبەرەوەی وەکو خۆیان دواتر دەڵێن باوکمان ئەبوونا شەیخون کەبیر، پیاوێکی بە ساڵات چووی، بێتوانای، بێکەسین، کوڕێک برایەکمان لە ماڵەوە نییە، هاوکارمان بێ، بژێوی ژیانیشمان لەسەر ئەم مەڕانەیە، ئەم ڕانەمەڕە ئاودەین. ئیتر موسا ببینێ خەڵکێکی بێویژدانن کە ساوکاریان ناکە، بەبێ ئەوەی کەوا تەماحی چاوتێرکردنی هەبێت. چونکە زۆر جا دەبینی لە زانکۆ، لە فەرمانگا بەداخەوە هەیە پیاوە ژنیشی هەیە، یعنی چاوی خۆی تێر دەکا. خوا ئەگەر 100 پیاو و 100 کوڕ محتاجی هەبێ ئاوری لێ ناداتەوە. بەڵام کاتێک کە کچێک دەبینێ محتاجیەکی هەیە، خێرا بەلایەوە دەڕوا، زمانی شیرین دەکا، چاوی خۆی تێر دەکات لە ڕووی جەنابەتان بینەرە و نویسەرانی بەڕێزیش. موسای گەنج ژنی نییە، بەڵام بەدووی چاوتێرکردن لە نامەحرەم ناگەڕێ. کاتێک کەوا یارمەتی ئەم دوو کچە دەدا، تەماشایان ناکە، هاوکاریان دەکا، بەبێ ئەوەی تەماحی لە پاداشتێکە هەبێ، هەتەنەن سوپاسی بکەن، خۆ ئەم ناناسن خەڵکی کوێ، ئەم غەریبێکە و ئەمیش نازانێ ئەمانە کچی شوێن و ماڵیان لەکوێیە. بەڵام گوڵیەتی خۆی دەردەخا. وتاری ڕابردوو عەرزم کردن لە زنجیرە باسی ئاگادار بەدا، گوڵ بە لە هەر شوێنێک بی، ئەینەما کونت، لە هەر شوێنەکابی گوڵیەتی خۆت بڵێ من گوڵم. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەڕاستی ئەو گوڵە بوو وەکو باقی براکانی لە پێغەمبەران هەمویان گوڵ بوون. گوڵستانی پێغەمبەرانمان هەیە، ژیانی پێغەمبەران سەلامی خوا لە هەمویان و لە پێغەمبەری خاتەم محەممەد بێ صلی الله عليه وسلم هاوکاری کردن. ثم تولى إلى الظل، زۆر مهمە ئەمە بابەتەکەیە. کاتێک کەوا یارمەتی ئەو دوو کچە باشەیدا، پشتی تێکردن، ڕۆیشتەوە بۆ لای سێبەرەکە. جاش سێبەری درەختێک بوو بێ، سێبەری قەتپاڵێک بوو بێ، سێبەری چیایەک بوو بێ، هەر لەژێر سێبەرەکە دانیشت، پشتی تێکردن و ڕووی لە کچەکان نەکرد و قسەی دنیایی لەگەڵا نەکردنەوە. ئەم کارەکەی خۆی کرد، ئەم خۆپەرست نییە. لە شوێنێکە کە پێویستی بە من هەبێ، من کاری خۆم دەکەم و پاداشتم لەسەر خوای پەروەردگارە. ئالێرەدا بەڕێزان زۆر زەرورە ئێمەی باوکانی کچان، کوڕەکانیشمان لەسەر ئەم پەروەردە موساییە، لەسەر ئەم پەروەردەیە پەروەردە بکەین. ئاگادار بە باوکی مسلمان، ئاگادار بە دایکی ئیمانداری، ئەهلی نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت و تەسبیحات و قورئان خوێندن و گوێ لە قورئان گرتن. ئەمانە منهەجی ژیانی ئێمەن. دەبێ ئەم کۆمەڵگا کوردیە لەسەر ئەمە پەروەردە بێتەوە. کچەکەت ئەگەر چووشە دەرەوە،
ئاوا بە داپۆشراوی و حیا و حرمەتەوە وەکو ئەو کچی شوعەیبیان هەر پیاوێکی ساڵح بێ کە قورئان ئاماژەی پێ کردووە، ئاوا بە حرمەتەوە بە داپۆشراوی کچەکانت بنێرە دەرەوە. بەڵام وەرە کچەکەی تۆ خۆت ڕوتت کردوێتەوە بەداخەوە، لە منداڵیەوە فێری ڕوتیت کردووە، بەخوا ئینسانی بەڕێز پێ عەیبە بەو جلانەوە لای براو خوشتی خۆشی دانیشە. والله ئافرەت دەبینی لەو بازاڕانە، لەو فەرمانگانە، لەو زانکۆیانە بەداخەوە، والله لەنا کچەکەی جەنابەت کچە بەڕێزەکەی تۆ پێ عەیبە لە لای باوکو و براکەشی ئەو جلە ڕوتانەی لە بەرابێ. بڕواتان هەبێ کچی بە حیا و حرمەتی ئێمە پێ عەیبە بەو جلانەوە لە ناو جێگاشا بخەوێ. ئیتر خۆ هەرەوەی شتێکی بەبەرەوە ماوە، کەچی دەڕواتە دەرەوە ئەمجا خۆی ڕوت کردوێتەوە دەچێتە بەردەمی چەندین گەنجیش کە موسایی نین، کە لەسەر ڕێبازی موسا پێغەمبەر و محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم و پەروەردەی قورئان پەروەردە نەکراون، دوورن لە مزگەوت. ئەمجا وەڵا تەحەڕوشی جنسی پێکراوە، دەست درێژی کراوەتە سەر، تەعلیقی لێدراوە، ئەمجا پۆلیس و ئاسایش و دادگای پێوە مەشغوڵ دەکا و دەیەوێ مافی نەخورێ. با بە تۆ خۆت کارەکەت خراپ کردووە. کچەکانی ئەم پیاوە شوعەیب پێغەمبەر بێ سەلامی خوای لەسەر بێیان هەر ساڵحێکی تر بێت کە ئاماژە بە ناوەکەی نەکراوە، چوشنە دەرەوە، کاری پێویستیشان بەقەدەر ئەندازەی پێویستی بژێوی ماڵەکە کرد، بەڵام حیا و حرمەتیان هەبوو. وەلەولاشەوە ئەگە کچەکانیشمان ئاوا بن، باکوڕەکانیش موسا بن. موسا ثم تولى إلى الظل، پشتی تێکردن و هاتەوە بۆ ژێر سێبەرەکە و قسەی دنیای لەگەڵ نەکردن و چاوی خۆی پێ نەکردن و چاوی پێ نەداوەڕاندن. بەڵێ ئێمە ئەمەمان هەجمانە، خۆپەرز نابێ ببین، لە هەر شوێنێکا بووی خێر و بەرەکەتت پێبێ. خۆ تۆ وەکو موسا بەڕێزان ئێستا تۆی ئەهلی مزگەوت، تۆی ڕۆژەوانی مانگی ڕەمەزان وەکو موسا ئاوارەنی، هەڵاتوونی، بێکەزنی، غەریبنی، ژیرفان بەتاڵنی، بێکارنی، دەی خێرت پێبێ بۆ کۆمەڵگاکەت، وەرە ڕێز لە بەتەمەنێک بگرە. البەرەکەت مع ئەکابیریکم، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەرەکەت و خێر لەگەڵ بەتەمەنەکانتاندایە، بەخوا هەر ماڵێک پیرێکی تێدا بێ بەرەکەتی خوای تێدایە. هەر کەسێک ڕێز لە بەتەمەنێک بگرێ لە بەرخاتی خوا و خزمەتی بکە و ڕێنمایی بکە و کاری بۆ ئاسانکە، دڵنیا بە بەرەکەتی خوای بەسەرا دەڕژێ، ڕزق و ڕۆزی فراوان دەبێ. تەکسیەکت پێیە بەڕێزت لە شت ساغ بێ، خوا بەرەکەت بخاتە ڕزقتەوە. پاسێکت پێیە نەفەر دەگوازیەوە لە گەراجێک بۆ گەراجی شارێکی تر، لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر. زۆر جار خاوەن تەکسی، خاوەن پاس، شۆفێرە بەڕێزەکە، من مەردایەتیم لە ئێوە زۆر دیوە، نەخۆشێکل لەگەڵایە، نەخۆشێکل لەگەڵایە ناتوانێت لە گەراجەکە کەدات بەزان بگاتەوە ماڵەوە، کەسێکل لەگەڵایە غەریبە، ڕێبوارێکە، نە شارەزایەکە، شارەزای دایرەیەک نییە، شارەزای ماڵێک نییە، شارەزای گەڕەکێک نییە. چەند جوانەکە لە سایق پاسەکە دەپرسێ، لە شۆفێری تەکسیەکە دەپرسێ، ئەرە کاکە وەڵڵاهی تۆزە ناساغم، خۆ ناڵە کاکە دابەزەڵۆ سەرجادەیە بۆ خۆت کەیفی خۆتە تەکسیەکێ بەکرێ بگرە، لەبەر خاتری خوا خۆپەرز نییە، حەقی خۆتە کرێ وەرگری کرێکەم تا ئێرە وەرگرتەوە، بەڵام با ئەمایان بۆ خوا بێ، نەخۆشەکە دەگەێنێتەوە ماڵەوە. زۆر جارم لێ بینیون، یا خوا لەشتان ساغ بێ و خوا بەرەکەت بخاتە کار و پیشەدان و خوا سەلامەتتانکە، خۆت و سیارەت و ماڵ و منداڵت. پاسەکە ڕێنمایی کابرا دەکات بیستومە بینیومە بردوێتی بۆ گەڕەکێکی تر ڕێبوارەکەی ڕێنمایی کردووە، کاکەەوە فڵان دائیرەیە، نەیوتە بڕۆ بۆ خۆت تەکسیەک بگرە، قەیچێکە بامنیش ئەو پیاوەتی و مەردایەتیەم دەستکەوێ، ئەم جوامێریەم دەستکەوێ. ئەم شارە بەەوە جوانە کاتێکە غەریبێک ڕووی تێدەکا چەند بە جوایی خەڵک ڕێنمایی دەکا، ناڵە بڕۆ تەکسیەک بگرە، لەگەڵی دەڕوات چەند مەترە 200 مەتر لەگەڵ دەڕوا هەتا مزگەوتەکە دایرەکە ماڵەکەی نیشان دەدا و ڕێنمایی دەکا. ئەمە پەروەردەی پێغەمبەرانە سەلامی خوان لەسەر بێ پێویستیمان بەمە هەیە. ئەمجا موسا خۆپەرز نەبوو، کاتێکەوە چۆن ماڵی خەزوریەوە بوو بە ماڵ زاوایان بوو بە بەرەکەت و خێر بۆیان، کاتێکەوە بوو بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خۆپەرز نەبوو، نەیفەرموو هەر خوایە خۆم، وەڵڵای ئێستا هیوامان هەیە، هەرچی ئەم شارە هەیە، ئەم کوردستانە هەیە، ئەم وڵاتانە هەیە، هەمووی بچێتە قاسە و کاسە ئێوە بەخوا براقی خۆی لەبیر نییە، ئەڵە بەس خۆم. موسا کاتێکە خوای گەورە ڕێزی پێغەمبەرایەتی پێ خەڵات دەکا، ناڵێ بەس خۆم، دەفەرمێ واجعل لي وزيرا من أهل هارون أخي، هارونی برای لەبیرە، هو أفصح مني لسانا، بەخوا زۆر کەم هەیە برات دام بنێ بە گەورەی تری براکەیدا بڵێ ئەو لە من باشترە. دەڵێ خوای پەروەردگار موساش با پێغەمبەر بێ، پاڵپشتم بێ، هاوکارم بێ لەگەڵما، هارونی براشم. موسا وا دەفەرمێ خوای ئەو لە من زمانی فەسیحتر و ڕەوانترە. تو خوا چەند جوانە براکان، دوو برا لەناو ئاوایەکە لەگەڵ یەکە ئاوا بن، خۆپەرز نەبن، بزانە بەرەکەتی خوامان بەسەرا دەڕژێیان نا. بەڵام ئێستا زۆر جار هەیە برات چاڵ بۆ براکەی هەڵدەکەنێ، خوشک و برا مەرحەبایی یەک ناکەن لەسەر تەماحێکی کەمی دنیا، لەسەر میراتێک ناگەڕێنەوە بە شەرعی خوای پەروەردگار. کەچی موسا دەفەرمێ هو ئەفصح منی لیسانم، پەروەردگارە ئەو لە من زمانی ڕەوانترە.
خوایە با پشت و پەنام بێ بە براکەی خۆمەوە جوانم، خوا براکەشم کە بە پێغەمبەر و ئەم ڕوتبەی پێ بەخشە، بە ئاوا بین با خۆپەرست نەبین. بۆیە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بوو بە خێر و بەرەکەت. بەڵێ کە خێرت کرد کە چاکەت کرد بەخوا هەموو کەس وەکو یەک نین، خۆپەرست مەبە. جارێک خێرت کردووە چاکەت هەبوو باشت بۆ نەهاتووە بڵێ بە حەیاتی خێر ناکەم. دوو جۆر کەسمان هەیە، دوو جۆر خێرکەرمان هەیە، خێرکارمان هەیە دەستی خێریان هەیە قسەی خێریان هەیە، بەڵام کەسانێکن هەر ئەوەندە دنیا بەدڵی ئەو نەبوو، کەسێک بێدڵی کرد دەڵێ بە حەیاتی خێر ناکەمەوە، کاکە وازم هێناتەوە. کەسانی کەشڵە خوایە بینی من و تۆ باش بێ، من حەقم چێ بەسەر خەڵکەوە، خۆ من کارم بۆ خەڵک نەکردو، خۆ من پاداشتم لە خەڵک نەویستووە. موسا سەلامی خوای لەسەر بێ پێشەوەی ببێتە پێغەمبەر دەستی زۆر دەڕۆیشت، کوڕی ماڵی فیرعەون بوو، هیچ کەس نەبوو لە هێزەکانی حکوومەت لە کاربەدەستانی گەورەی وڵات بتوانێت دەست بێنێتە سەر ڕێگای و یارمەتی دەروونێکی زۆر پاکیشی هەبوو، یارمەتی هەموو کەسی دەدا. جا هەبوو دوعای بۆ دەکرد، موسا دیفاعی لێ دەکرد، هاوکاری مادی دەکرد، چونکە کوڕی ماڵی فیرعەون بوو، کەس نەبوو دەست بێنێتە ڕێگای، هەبوو بەسفەت بوو، دەیگوتی یا ڕەبی خوای گەورە پاداشت داتەوە، خوا بتپارێزێ، ماڵت ئاوا بێ. هەبوو هەر ئیهمالی دەکرێت، کوڕ ئیشەکەی خۆمی پێ بکەم حەقم چێ بەسەرەوە کوڕی ئەو زاڵمە. هەبوو المتجاهلین بالمعروف لە جیاتی ئەوەی کەوا دوعای خێری بۆ بکە، ماڵاوایی لێ بکە، جوێنیشی لە پشتەوە پێدەدا. ئێستا هەیە چاکەی لەگەڵا بکە لە پشتەوە زەمت دەکە، موساوەشی هاتۆتە ڕێگا. هەبوو بەهۆی چاکەکردن لەگەڵ ئەوەوە تووشی نەدامەتی گەورە بوو. ئەوە خوا قورئان تۆماری کردووە، سوورەتی القەصەص ئایەتی 15 فاستغاثه الذي من شيعته على الذي من عدوه فوكزه موسى فقضى عليه. لە بازارە بۆ خۆی چوو بوو پیاسەیەک بکە دەوری نیوەڕۆ بوو، کابرایەکی بەنو ئیسرائیلی لە قەومی خۆی لەگەڵ کابرایەکی ئاسایشی ئەمنیەتی فیرعەونی لە بازارە دەمەقاڵیان بوو. کابرای خزمی کابرای بەنو ئیسرائیلی قەومی خۆی هاواری لەکرد موسا توخوا فریان کەوە، ئەویش چولێکیان کاتەوە و لە کابرای ئاسایش لە کابرای پۆلیس تووڕە بوو، کابرا خەریو بەگژ یابێتەوە یەک بۆکسی لێدا یەک زلەی لێدا و کابران مرد. ئەم کابرانەی گوت ماڵت ئاوا بێ لەسەر من دوالێ هات. ڕۆژی دووەم دیسانەوە تووشی دەمەقاڵێ بوو بۆەوە هاواری کرد موسا ئەم ڕۆژ فریان کەوە. موسا چوو دیسانەوە لێکیان کاتەوە ڕزگاری کا لە دەستی کەچی ئەو نامەردە لە جیاتی پیاوەتی وتی دەتەوێت وەکو کابرای دوێنێ منیش بکوژی، چاولێ بەڕێزان لە چاکەکردنا تووشی ئەوەش دەبی. ئەم چووە دوێنێ لەسەر ئەو تووشی شەڕ بووە، ژیانی لە مەترسیدا لە دوێنەوە لە دڵڕاوچێدا خوا ئاشکرا بم ئیعدام دەکرێم لەسەری، خۆ من مەبەستم کوشتنیشی نەبوو، ویستم لێکیان کەمەوە، کەسەکە زۆر نامەرد بوو بەگژما هاتەوە. بەڵام ئەم کەسیان لەوەی دوێنێ نامەرتر بوو، خزمەکەی خۆی قەومەکەی خۆی بەگرتیدا وتی دەتەوێت وەکو کابرای دوێنێ بم کوژی، خۆت بە پیاوچاک نیشاندەی و ئازاین دیفاع لە مەزلومان دەکەی. والله موسا کەوتە داوی ئاسایش و مخابراتەوە، ئەمری ئیعدامی بۆ دەرچوو، دەربەدەر و ئاوارە بوو لەسەر چاکەیەک. بەڵام عەرزم کردن ئەم هەموو ناڕەحەتی بەسەر هات، نەیوت قەسەم بەخوا سوێن بەخوا جارش کە چاکە لەگەڵ کەسان ناکەم، کە دەگاتە ئەو شارەی تر، دەگاتە وڵاتی مەدیەن غەریب و ئاوارە و گیرفان بەتاڵ و بێکار، کاتێککە خێرێک دەبینێ دوودڵی لێ ناکە. ناڵە هەر دوێنێ بوو لەسەر خزمەکەی خۆم قەومەکەی خۆم لەسەر خێر تووشی شەڕ بووم، بەخوا حەقم چێ بەسەر کچی خەڵکەوە، خوایەکەن هەموو مەڕەکەی لە تینوانە من ناردەبەوە. نە من لە هەر شوێنێک نابێ خۆپەرست بم، من هەر خێرەکەم پێیە، بێسفەتەکان بەدمەکەکان خراپەکان نابێ ساردم کاتەوە، چاخۆ من کارم لەگەڵ خوایە، من ماماڵەم لەگەڵ پەروەردگارە. چەند خۆش ئەم پەروەردەیە بێتەوە ناو ئەم کۆمەڵگای ئێمە، بەخوا بەس بەمە ئیسلاح دەبین. بەڕێزان خوای گەورە هەموو تۆڵەیەکی بۆ موسا پێغەمبەر کردەوە، العەمەل الشەریف. ئەوەتانە لە وڵاتی غەریبیدا کە ئینسان بە خزمەتکاریش دانامەزرێ، خوای پەروەردگار ڕەحمی بە موسا پێغەمبەر کرد سەلامی خوای لەسەر بێ، العەمەل الشەریف، ئیشێکی زۆر شەرافەتمەندانەی دەستکەوت کە شوانیە. ئێستا لەوانەیە گەنجێک گوێی لە من بێ بڵێ مامۆستا شوانی، بەڵێ ئەزانی شوانی زۆر لەوە مەردایەتی ترە لە بەردەمی کابرایەکی داوێن پیسی گەندەڵی دزی ئەم وڵاتەدا دەست دەسەد تەحێ بوەستی و بەڵێ قوربان بەڵێ گەورەم حیمایی کابرایەک بکەی کە هەرچی بەروبوومی ئەم وڵاتەیە هەڵی لوشیەوە خواردوێتی. شوانی بەرەکەتی خوایە، چونکە شوانی پیشەی پێغەمبەرانە. العەمەل الشەریف، خوا موسای خۆشویست کردی بە خاوەنکارێک کە پیشەی پێغەمبەرانە، کە شوانیەتی فێری ڕەحم و بەزەیی و هێز و قووەت و ئیرادە و مەردایەتی دەکات، پێت دەگەیەنێت دواتر ببی بە پێغەمبەر و خەمخۆری ئومەتێک و ڕزگارکردنی مرۆڤایەتی. المەسکەن الهادی، خۆی گەورە ماڵی پێبەخشی، ئەها کەسێک دەچێتە هەندەران هەتا لە شوێنێکە لە کەم پێکا شوێنێک وەردەگرێت، ئەم ماڵێکی هادی، ماڵێکی پڕ لە حورمەت، پیاوێکی بە تەمەنی بەڕێز، خەسوویەکی چاک، دووکسی بەڕێز و بە حورمەت و بەڕێز، ماڵێکی خانەدان، المەسکەن الهادی. هەروەها
الزەوجەة الرەضیە، ژنێک ڕەزامەند، ڕۆژە لە ڕۆژانی خوا کچی کابراکە شووی پێکرد، یەکێ لەو دوو کچێکەوە یارمەتیدابوون و مەڕەکانی بۆ ئاودابوون بوو بە هاوسەری، منەتی بەسەرا نەکرد، بڵێت تۆ لە ماڵی باوکما شوانی، تۆ خزمەتکاری ماڵی باوکی منی، قەت لە ژیانە موسا ئەوەی لێ نەبیست. ئافرەتێکی ڕازی کاتێکەوتی میسر مەدیەم بەجێ دڵم و دەچمەوە وڵاتی میسر بۆ لای دایکم و براکەم و خوشکەکە و کەس و کارم، نەیگوت بەخوا نایەم، بەخوا نایەم، وتی تۆ لەکوێ بی ئەی موسای خۆشەویستم، منیش لەوێم. جات خوا ئینسان وهل يريد الإنسان في حياته شيئا فوق هذه المطالب، خوا دوای ئەم سێشتەکە خوا پێت ببەخشێت، خوا هیچی تر لە دنیا دەوێ ئیشێکی پاک و پوخت و بەعیزەت و سەربەرزانەت هەبێ، پاروێکنان بۆ ماڵ و منداڵت بەریەوە، ماڵێکی هادی و خۆشت هەبێ، سەلامەت بەبێەوەی و سەلامەت لە ناو خەڵکێکی بەڕێزا بژی، توخوا ژنێکت هەبێ بە هەموو شتێکی تۆ ڕازی بێ، بەبوون و بە نەبوونت بۆڵە بۆڵ نەکە، ناشکری نەکە، ئارامی ماڵت لێ نەشێوێنێ، دەروونت عەزیەت نەدا، منەتت بەسەرا نەکە. لە دوای ئەم سێ خەڵاتی خوای گەورە هیچیکت دەوێ ئەزانی موسا لەو غەریبیەدا کە کەس نەبوو تەسکیەی بکە، ئەخری ئینسانێکی گەنج بچێتە هەر شوێنێکەوە خەڵک ناوێرێ بیباتە ناو ماڵ و منداڵەکەی، بەڕێزم بیری لێ بکە، ئەمە بەخکاری خوایە، خەڵک ناتوانێت مەڕووماڵاتت تەسلیم کە، خۆوەکو ئێستا نەبوو پۆلیسیان تەرپۆڵ هەبێ، موسا ناسنامەی پێ نەبوو، پاسەپۆرتی پێ نەبوو، ئێستا کابرایەکی غەریب لە ئەوروپاوە بێ، تۆ هەرچی سەروەت و سامانەکەتە دەتوانی کلیلی دوکانەکەتی تەسلیم کەی، نە ناسنامەی پێ بێ، نەبزانی کوڕی کێیە، بزانی یەقینت هەبێ خۆی دەڵێ ڕام کردووە، لە دەستی کاربەدەست ڕام کردووە، تووشی کێشە بووم، ئەڵێ بە قوربان نەیتە ماڵەکەمەوە، کەچی خوا ئەم هەموو دەرگای ڕەحمەتەی لە موسا کردەوە، کردی بە خۆشەویستی ئەو ماڵە بەڕێزە لە ناو هەموو ماڵەکاندا، ئیشی بەڕێز، ماڵێکی هادی و خۆش، هەموو سەروەت و سامانی ئەم پیاوەی تەسلیم کرا، متمانەی پێبەخشرا، متمانەی لەلایەن خواوەیە، ئەینا کەسێکی غەریب عەرزم کردنەکە هەموو مەڕووماڵاتەکەی ببردایە لە شەوێکە، دەتوانی دەوڵە خۆی دەوڵەمەند کە ماڵی کابرا ژوێران کە، بەڵام نە، ئەم متمانەیە خوا خستێ دڵی بەرامبەرەوە کە موسا کەسێکی ئەمینە، ژنێکی ڕازی بە هەموو بارودۆخێکت، ئەمە بەرەکەتی خوایان نا، بۆیە قەت خۆپەرز مەبە، قەت لە چاکە سار مەبەوە. ئەم وتارم بۆیە عرزکردن بەڕێزان، ئەمڕۆ خەڵکانێکمان هەیە دەڵێ دەست چاکە سوتاوە، وەڵڵاهی ڕاست دەکەی، منیش لەگەڵتا منیش وام لێ هاتووە، بەڵام ئێمە نابێ خۆپەرز بین، جا ئەم کۆمەلگایە خێرەکانی خێرەومەندەکانی لێ ببڕێن، ئیتر ئێمەش چوینە سەر ڕێبازی خراپەکان نابێ، دەبێ ئێمە وا بکەین وەکو پەروەردەی موسایی پەروەردە بینەوە بە بەرەکەتی ئەم قورئانە، بەردەوام ئەوانەی ئیسلام خوازن کەسانێک بن هەمیشە خێر خوازن، جا خەڵک چۆنیان تەماشا دەکا، خەڵک چیان پێ دەڵێ، خوا تەعویزمان بۆ دەکاتەوە وەکو بوو موسای کردەوە. بەڕێزان هەر کەسێک کاری خۆبەخشی بکا لە پێناوی بەس ئەڵڵادا، نەک بۆ ناو ناوبانگی خۆی، خوای گەورە چوار شتی پێدەبەخشێ، ئەتەمانینەتو، دایمە دڵی دڵنیایە، دایمە دەروونت ئاسوودەیە. دووەمیان الرضا من الذات عن الذات، لە خۆت ڕازی، ها کەسی وایە خۆی پێسووکە، ئەو کەسانی کە دایمە یارمەتی خەڵک دەدەن بەس لە بەرناوی خوادا، لەگەڵ خۆتا ئاش دەبیەوە، خۆت بەلاوە کەسێکی باش دەبێ، جا ئینسان لەگە خۆی خۆش ویست، وەڵڵی خۆی خۆش دەوێ، خەڵکی خۆش دەوێ، ماڵ و منداڵی خۆش دەوێت، دەوروبەری خۆش دەوێت، هەموو ئەوانەی شەڕانین و بوونە ئاگر بۆ ئەم وڵاتە بۆ خۆیان بۆ خەڵک، ئەوەی یەکەم جار ڕقیان لە خۆیانە. تۆ بە بەرەکەتی ئەم چاکەکاری کە لەگەڵ خەڵکا لە پێناوی خوادەیەکی خوا خۆت لا خۆشەویست دەکا، ئیتر کە خۆتت خۆشویست هەموو خەڵکت خۆش دەوێ و ژیانت ئارام دەبێ. ويأخذ الراحة النفسية، والله دەروونت ئارام دەبێ، بڕواتان هەبێت جار هەیە چەندە پارە پەیدا دەکەی، گیرفانەکانت هەڵاو ساون، ماڵەکەت گەرم و گوڕە کەچی دەروونت ساردە، خوا دەروونێکی گەرم و گوڕت دەداتێ، ڕاحەتی نەفسی، ئارامی دەرونی بەرهەمی چاکەکردنە لە پێناوی خوادا. چوارەمیان ويأخذ الأجر من الله، پاداشتەکەت لە خوا وەردەگری، پاداشتەکەت هەر پارەیە، نا زۆر لە پارە گەورەتر، ئەزانن چییە؟ بەڕەکەتون فی ریزقیه، خوا بەرەکەت دەخاتە ڕزقتەوە، خەڵک هەموو پارەکەیەدا بە عەیادە و دکتۆر و دەرمان و حادیسەی سارە، خوا لەوانە هەمووی تۆ دەپارێزێ، پارەیەکی کەمت دەست دەکەوێ بە بەرەکەتی ئەو چاکەی کە لەگەڵ خەڵکا کردوتەوە، خۆ پەرز نەبووی بەس خۆت نەبینی خەڵکیشت بینی، وەڵڵاهی ڕزقە کەمەکەی تۆ بەرەکەتی دەکەوێتێ. وصحة في جسده، خوا لە نەخۆشی خراپ دەتپارێزێ، پارە و سەرت و سامانت بە دکتۆر و ئەموڵات و ئەوڵاتەوە ناڕوات، تەندروستیت باش دەبێ و دڵت خۆش دەبێ. صلاحا في أولاده، سپاس بۆ الله سبحانه وتعالى، خوا ڕەحمەت پێ دەکا منداڵەکان صالح دەبن، هەیە خۆپەرستە بەس کۆی دەکاتەوە، بەس دەڵێ من هەموو عالم لە ئەژنەوە قاچی نەبێ بەس من دەوڵەمەند بم، هەمووی کۆ دەکاتەوە بەدەستی دێنێ، بەڵام ئەولادی ناساڵح هەر هەمووی پێدا دەنێتەوە لە دوژمنایەتێکە لە موسیبەتێکە. یا ڕەبی خوای گەورە لە خێرەومەندان حیسابمان کەی، پەروەردگار مای خێر بین بۆ خۆمان، بۆ خەڵک،
ئەم وڵاتە لەم کەسە خێرەمەندانەی وەکو جەنابتان ئێوەی بیسەران و بینەران یا ڕەبی خوا نمونەتان زۆر کە خۆپەرستانی شیدایەت بدا لە خۆپەرستی و لە سیفەتی ئەنانیەت یا ڕەبی خوا بە دوورمانکەی خۆمان خۆش بوێ و خەڵکمان خۆش بوێ ئەوەش بەرهەمی ئەوەیە کە خودامان بە حەق خۆش دەوێ. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.